بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان و خوشویستانم خوشکانی بەڕێز زۆر کات پرسیارەکەن سەبارەت بە ئافرەتێک کە حاملە بێت، سکیپڕ بێت یان ئافرەتێک شیردەر بێ ئایا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە چی بکە؟ ئەو ئافرەتە بەڕێزانەی کە شیردەرن یا حاملن لە دوو جۆر ئافرەت تەجاوز ناکە. ئافرەتی یەکەمیان ئەوەیە ئەترسێ خۆی تووشی زەعەف بێ، لاشەی خۆی بەرگە نەگرێ. لەم حاڵەتە لە ڕووی شەرعیەوە دروستە ڕۆژۆکەی بشکێنێ، لە بەرامبەرە ڕۆژۆکەی ئەگرێتەوە و هیچ شتێکی تری لەسەر نییە. ئەو ئافرەتەی کە لە مناڵەکە ئەترسێ لەوەی کە مناڵەکە خوا نەخواسە تووشی کەمتەرخەمیە، تووشی نەخۆشیەک، تووشی شتێک ببێ یان تووشی لاوازی ببێ، ئەو کاتە دێت ڕۆژۆکە عینەن ئەشکێنێ، بەڵام واجبە لەسەریشی فیدیە بدا بۆ هەموو ڕۆژێک فیدیە ئەدا. ئێستا لیژنەی فتووە بە 2500 بڕیاریان لەسەر داوە. بۆیە عەزیزانم ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە فقهێکی جوانی ڕوونمان هەبێ. قیل و قال زۆرە لە مەزاهیبە، کەسێک پێتەڵێ ئەڵێ ڕۆژۆکە مەگرەوە تەنها فیدیە بدە، کەسێک تر پێتەڵێ کاکە گیان قەینا بیگرەرەوە و فیدیە مەدە. ئەمەی کە پێت ئەڵێم خوشکی بەڕێزم، ئەمە جێبەجێ کە بۆ دین و دنیات سەلامەتیە. ڕۆژووی خۆت قەزا ئەکەیتەوە ڕێکوپێک لە هەردوو حاڵەتەکە، سەواون لە خۆت بترسیە لە مناڵەکە هەرە بێ ڕۆژۆکەت قەزاکەیتەوە. بەڵام ئەگەر لە مناڵەکەت ترساچکەوە نەفسی دووهەمە، ئینسان بۆ نەفسی خۆی گەورە فیدیە لەسەردانە ناوە، بەڵام بۆ نەفسی دووهەم کە ڕۆژۆکەی ئەشکێنێ ئەو کاتە واجبە لەسەرت فیدیەیەک بدەیت. خی گەورە لە گوناهی منوشی ئەوەش بوو ببورێ، هەمووتان لەشسا و تەندروست بن.